هەتا کاتێک کە ماڵمان هاتۆتە ناو پارێزگای هەڵەبجەوە واتە لە سەرەتای ساڵی هەشتاکان بە تایبەتی باوکم دەستیاوەتەم پیشەیە و تا ئێستا باوکم بەردەوامە لە ژیانە و بەردەوامە لەسەرم پیشەیە بەڵام بە حکمیەوەی کە تۆزە تەمەنی ڕاستی وەکۆڵە بەسەر چووەوانە نایڵین زۆر بەو شێوازە خۆی ماندوو بکە وەکو من وەکو خودی خۆم لە ساڵی 1995 بە تایبەتی لە خزمەت ئەم پیشەیەم و بە پیشەیەکی پیرۆزی ئەزانین چونکە لە ڕاستیە بژێوی ژیانمان لەسەر ئەم پیشەیە و لە ڕێگەی ئەم پیشەوە توانیمانە خزمەتێکی باشی خەڵک بکەین وەکوڵێ ماڵێکی زۆر ئاوادان بکەینەوە بە پیشەکە. ساڵی سەرەتای 2000ەکانی ئێمە زیاتر پشتمان بەدەشتی شارە زور ئەبەست بۆ چۆنەڵی سەرچاوی پەیداکردنی لۆکە کە خۆمان زانین لۆکە بەروبوومێکی کشتتوکاڵیە لە جوتیارەبرا جوتیارەکانمان بەرهەمی ئێنن ناوە نزیکە حدودی 18 بۆ 20 ساڵە چێ بەداخەوە بەرهەمی خۆتان نەزان واقعی کوردستان چییە بەرهەمی کشتتوکاڵ لە دەشتی شارە زورە لە مەبەستم لە بواری لۆکەکردنە ئەگەر بڵێم نزیک بۆتەوە لە سفر مبالەغە نییە کە ئێمە بەداخەوە ئێستا زیاتر پشت بە برا جوتیارە عەرەبەکانمانە بەسین لە کەرکووک کەوا ئەوان هەر وازیان لە پیشەکەیان نێنەوە بە بەردەوامی ساڵانە بەرهەمی خۆیان ئێو بۆ ئێمەش لەو ڕێگەیەوە دەستمانەکەی و جارێکتر بەکاری تر ئافرەت ڕۆمانتیەکە لە ڕاستیە زیاتر ئافرەت ڕۆمانتیەکە ئەگەر بڵێم پیاویش هەردیە بەڵام زیاتر ئافرەتە چونکە ئەم ئیشە زیاتر ڕەبتی بە ماڵ و بە ئافرەتەوە لە ڕاستیە لۆکەی وڵاتانی دەوروبەرمان بۆمان دێنن بەڵام ئێمە بەڕاستی وەکوڵێ ناتوانین بڵێن ئەمە لۆکەی لە سەدە چکە بە حەقیقەت بەروبوومی کشتتوکاڵی نییە نازانین مادەی چۆن بڵێ پلاستیکە نازانین چییە بەڵام ئێمە لە ناچاریە لەبەر ئەوەی کەوا نرخەکەی کەمترە وەکو عەرزم کردی خەڵک بەهۆی بار و بژێوی ژیانەوە کە ئەمڕۆ بەڕاستی ژیان سەختە وەکوڵێ زیاتر پەنا بۆ شتە کەم نرخەکەت ئەبەن خەڵگیانی تا ئەوەی چکە بەروبوومەکەی خۆمان لە ناوخوا تۆزە گرانترە یانی خەڵک ئێستا گەڕاوەتەوە بۆ سەردەمی پێش سەردەمی باو باپیرانمان بۆ دروستکردنی سەرینی خڕ لە دانانی لە ژووری میوانەکانمانە وەکو شێوازێکی کۆن و هی گەورەترین کێشە و گرفتی ئێمە ئەوە ئێستا من قسە لە خزمەتی جەناب تا ئەکەم ئەوە تا ئەم هەموو لۆکەماندانەوە گەورەترین گرفتمان خۆتە زانی ئەم وڵاتە نەبوونی کارەبای پێویستە لە ڕاستە چکە ئێمە ئێستا پیشەکەمان ئەگەر بڵێم لە سەدا هەفتای لەسەر کارەبایە لە سەدا 30 لەسەر شانی خۆمانە و چاکیەکەن ئەم لە سەدا هەفتای کە کارەبایەوە تا ئێستا من لە خزمەتی جەناب تا قسەکەم بەڕاستی پەکمان کەوتووە و ئەبێ دانیشین هەتا وەکو وزەی کارەبا یێتەوە ئێمەش بە وزەی کارەبا ئیشەکەمان بکەین.